دەزانی چی لە فەرماندە سەرکان کردو تا سزا بدەین؟ چوار بڕبڕی شکاوە، چاوێکی تەقیوە، تووشی خێمبەربوونی داخلی بووە، چەند پەنجەیەکی شکاوە. بەڵام سکاڵای نەکرد کە پێیوتم تۆ عەمەری یەخەیم کرد بە شەیە گوتی نەکەی کوڕە نەکەی. چیت پێوت؟ چەند ناوێکم پێوت. ئەو کەسانەی تا گیانیان دەرچوو بە چیسە پەرتەقاڵەکەی لێی داون، ناوی ئەو کەسانەی بە هەڵە بەری داون، هەموویانم کۆ کردەوە. پێم وت هەر دەدۆزنەوە. هەڕەشە لێ کرد. دانی پێدا دێنی؟ کەس نییە ئەو بدۆزێتەوە، چونکە کەسانی وەک ئەو مرۆڤ دەکەنە خۆڵی سەر عەرز، ئاوا دەیان تۆقێنن جارێکتر نەبێرن بێنەوە بەرامبەریان. مەڵێ نازانم، هەر کە فەرماندە سەرکان هاتە ئەم ژوورە ئامێری تۆمارکردن دادەخرێت. دەوری ئەوانەی وەک ئەو نەماوە، من وەک ئەو نیم. بەڕای منی جوانی، بەڵام لە دەستی ئەوانی. واز لەمە بێنە بابینە سەر تۆ. بۆ خۆت دەزانی داواکردنی مۆری 500% پێویستە، ها؟ بۆ خۆت دەزانی بۆ ئاشکراکردنی تاوانباران پێویستان بە زیاتریش هەیە، بەڵام تۆ نەکۆڵی دەکەی، خۆت لە جێلی دەدەیت و دەڵی ڕێسای تۆ هەڵەیە، هەروەها دەڵی نەحەقی دەکەن. تۆ پیاوکژی عومەر، دانی پێدا بێنە، ڕووی ڕاستەقینە نیشاندا. هاوڕێ من ناڵی عومەر، سەیرێەوە ڕێکەوتە، دواتر بۆ مایەک بووم بە هاوبەش. گەنجایەتی عومەر و عاشقەکەی گەر نەهێنیەک لە تۆ نەبێت، چۆن ئەو کچە بە مێردە بە ئاسانی عاشقی تۆ بوو؟ خێرە ئێستا عەلی گازگر لەگەڵ جنابتان کار دەکا؟ ئەمەش پیاوی تۆ بووە، لە پێکدادانێک کوژراوە. ئەرەن کەرەچا کوڕی ئەو پاسەوانەی کە عومەر وەچار کاتی دزیەکە کوشتی خۆی کوشت، بە گولەش لەسەر ئێمەیاندا کوشتیان. ئۆتۆمۆبیلیش لەمەیدا. بیخەوە شوێنی خۆی. ئای کەچی ها خەڵک لە دەوری تۆ مردوون، هەمووشیان پەیوەندیەکیان بە عومەرەوە هەبووە. ئەمەش ڕێکەوتە؟ تۆ دزیەکی گەورەت کردووە، ڕووی ڕاستەقینە نیشاندا. عومەر تۆ بەکاردێنن چۆنە منیان دەستکەوت؟ ها؟ چێ بوو؟ چێ بوو خەبەری لێدام؟ ئەوانەی سەرەوە؟ بۆچی ئەوانەوەندە گرنگی بۆ مەسەلەیە دەدەن؟ باشە پێم بڵێ بۆچی هەموو کاتەدای ئەو پایلەوان کە داخراوە؟ اعتراف کە عومەر، هەموو شتێک بە ئاسایی نابێ فەرماندەم. تۆ پۆلیسێکی دروستی، دە لە خۆت بپرسە نهێنی ئەم کارە چییە؟ سەیری ئەم وێنەیەکە؟ وتم سەیریکە؟ دانی پیا بنێ، بەس ئەوە ناکە تۆ عومەری. دەیسەلمێنم کە تۆ دزیەکت کرد و پاسەوانێک شت کوشت. تا ئەم شوێنە دەچم کە بۆی چووی عومەر. ها لێرەیەک دووکارم هەبوو، وتم با بچم چای چلایەنگیم بخۆمەوە. سەرچاوم گەورم. هەرێ فایلەکە ئێمە چی بەسەرات ئەزەل بایرەکتار بوو؟ وا بەردەوامی گەورم. بۆچی؟ نەداوە بە دادوەر؟ هێشتا لێکۆڵینە لە فایلەکە تەواو نەبووە. با هەموو بەڵگەکان کۆ بکەینەوە بۆتی دێنم. زوو تەواوی کەنگین. بیدە بەم دادوەرە بڵێ لە منەوە. ئاخر یەکەم دادوەری ئەم فایلە کێ بووە؟ دەبێت تەوازەوە بێنە، ئەمە خێراتر دەیڕوێنێ. هەرچێک پێویستکە یەکسەر مۆڵەت لە وەربگرە. تێگەیشتی کاگەنگین؟ تێگەیشتم. لێکۆڵینەوە کە زوو تەواو کەنگین.
یانی داوایەکت لە دادوەر نییە بۆ کردنی شتێک 100% ئەزەل ئاشکرا بکە؟ حەقتە لە ڕاستیدا هەیە پێویستە و گۆڕەی کە بە ناوی عومەر وەچارە هەڵبدرێتەوە. تۆفێق کوڕەکەم چۆنە؟ دەڵێ عەلی دێ ها؟ تۆ لە هەموو کەس باشتر عەلی دەناسی تۆفێق. بەڕای تۆ بۆ خۆی دەچێ؟ چەندی جار بۆ خاتری ئەزەل خۆی فرەدایە بەرگولە. لای هەندێک کەس مردن لە چوونە بەندیخانە زۆر باشترە دەزانی؟ ئازاد ئەو کاتی بە تۆی نەوت دەچمە فلانە شوێن و فلانە شوێن ها؟ نەخێر کەوایە خۆی تەسلیم ناکە. پێش 10 ساڵ ئەزەلی فرۆشت دووبارە دەیفرۆشێتەوە. من وامزانی ئەو عەلیە پیاوێکی مەردە بەڵام هەڵە بوو لەکوێ هەڵم کردووە نازانم. هەموو شتەکان تاوانی عەلیە باوکە وتنیەوەی بچی خۆی تەسلیم کە ئاسانە. بۆچی ئەزە سیدیەکەیدا بە عەلی؟ تۆ بۆچی ڕێددا؟ ئەزەل بۆچی ڕێدا؟ چونکە ئەزەل عەلی نییە. ئەزەل بژمرێ هاوڕێکەی خۆی نافرۆشێ. تێگەیشتی؟ بژمرێ بە خۆی بەگرتنی نادا. من بۆچی ڕێمدا؟ چونکە کاسێتەکە دەبێتە بەڵگەیەک بۆ دادگا. بەڵام بەس نییە ها. لەوانەیە دووبارە ئەزەل بچێتەوە زیندان. بۆیە وتم لەگەڵ کاسێتەکە پێویستیش دەکات تاوانبارەکە بە خۆی ڕاستە و خۆدانی پێدا بنێ. لەبەر ئەوە بە خۆم ڕێمدا. باوکە 3 ڕۆژ لەمەوبەر عەلی وەکو کوڕت وا بوو. چی ڕوویدا ئەوها بە 1 سات لەبەر چاوت فرێددا؟ ئەزەل جارێکی تر نابێ بچێتەوە ناو زیندان. هەرەوندا. ئەی باش عەلی چی بەسەر دێ؟ کەی ئەوت لە ژێر پاراستن دەرهێناوە؟ ئازاد چییە ها؟ تۆش؟ عەلی نزیکترین هاوڕێی تۆ بوو. ئێستاش دەیکەیتە بیتاقە بۆ ئەزەل؟ بزانە من کاکە عەلیم لە هەموو کەس خۆشتر دەوێ، تەنان لە ئەزەلیش لە خاڵۆ زیاتر. ئەی چۆن؟ کاکە عەلیم تاوانەکەی کرد، کاکە عەلی پیاوەکەی کوشت. ئەرێ بۆ خاتری خوا ئێوە تێک چوونە ها؟ دیارە تۆ قەت پیاوت نەکشتووە. تۆفیق ئەوان چی؟ ها؟ ئەوان پیاوی خراپ بوون؟ کوشتنی ئەوان ناکە هی جوانیە؟ ئەرێ تۆ بۆچی دادەبەزیە سەرم ها؟ بۆ خاتری تۆ قسە بکەم لەبەر خاتری تۆ لێگەڕم ئەزەل دووارە بکەی تۆ زیندان؟ تۆ ویژدانت قبوڵی دەکا؟ تۆفێق پیاوەکان کۆ بکەوە. ئەو عەلیە بدۆزنەوە بیهێنن. خۆی بە هەر کونێکەوە کرد بێ بیهێنە دەرەوە بۆ میبێنن. دەی پلیتێکم دەوێ بەرەو شاری زۆنگۆڵدار. عشقی ژیانم هەی چوویتە لای کەنعان؟ زۆر خراپ دیاری ڕووە خەمبارەکەت هاوار دەکات چی بووە؟ ڕووی تۆش زۆر خۆش دیارەوەیە یان نە؟ هەردوو سەدەقەیە لاچوو بە زەحمەت. سیرکە من لە ناکاو بەختی خۆم لەگەڵ کەنعان تاقی کردەوە. ئیتر هەڵی چانسێکی ترم نەماوە لەبەرەوە بێدەنگ دەم بەرامبەرت. بەڕاستی؟ گەر بێدەنگ نەبێت چی دەکەی؟ ئاوە دەست دەکەم بە ڕاگەیاندنی ئیمپراتۆرێتی و پاشایەتی خۆم زاڵبوونم بەسەر هەموو شتێک. خوا هەرچیەکی داوێ بە من هی منە. تۆ سەیری و حاڵم کە ئەو پیاوە کۆمپانیای فرۆشت و پارەکەی وەرگرتووە منیش پارەی خەرجکردنم پێ نییە. منی هێنایە شوێنی ئەیر وتی تۆ لە ژێر زەوی بەرە و لووتکە بەڵام ناتوانن ماڵە بێمە دەرێ بە ناوی لووتکە هەڵی خەڵەتاندوم. ئەمە چییە ها؟ تەنانەت هەواڵم نییە لە دەرەوە چی ڕوودەدا؟ دەتۆ شتێک بڵە ئیشان؟ جێنگیز لەسەر ڕێگەی کە ڕاستی دەرفەتێکی ترت نەماوە لەگەڵ کەنعان لەبەر ئەوە دانیشە و بێدەنگ بە ئەو کارە بکە کە پێی سپاردووی. بەڵام لەوانەیە ڕێگەی من هەڵە بێ. هاچنم بۆ ئێرە هەڵەیە.
غەزال بایراکتار میوانت هاتووە. علی کەرگس علی هات نەخێر چێکە نیشان سڵاو دایکە. دایکە سوپاکە پێ بکەم نادایکە. برسیتە هێواش کوڕم پاکەتەکان پارچە پارچە مەکەن. بابا ئەوانە لەکوێنەوە؟ جەلال ئاغا لە دەریام نەهێناوە لە ڕووسیام هێناوە. ئۆ لە رووسیا. عەلی بۆ لە کاکت داوە ها؟ جاوە کاکە هەروەکو قسە هاواردەکە؟ سیرکە جارێش تروا مەکە ئەگەر نانات بە مناو کەشتی. عەلی گوێ لە من نەبوو؟ کوڕم وا مەکە کورەوە مەکەن. ئەی تاس پێم نەوتن وا مەکەن. عەلی من چیم بە تۆ وت ها؟ دیاری بە تۆ نادەم. دایشە دەی وەرنەتەنیشتم دەی بەدڵتانە؟ ئەمینە ئەمینە واز لە چا ئامادەکردن بێنە وەرە بزانە چیم بۆ تۆ هێناوە. پێت چۆنە کوڕەکەم بەدڵتە؟ زۆرم بەدڵێ باوکە ژیان باوکە شێرەکەی خۆ دەستت خۆش بێت. هەشێتە وز بە دنیا دەیبستێ. با نەیبستن چونکە من شایانی ئەو هەمووانە. ڕۆڵەکەم کوڕە عەقڵەکەم کوڕی شیرنم.
باوکە باوکەکەم باوکەکەم باوکی خۆم کاکە دەڵم بۆ تەلەفۆنەکەی ئیشانت قبول نەکرد باوەڕم پێ بکە تۆفیق بەبێ ئەشان زۆر باشتر دەبین یانی سوودی نییە ها گەر بێ لە زینا قسەیە بکە بڵێم چی سەرەدایە شتێک تۆفیق ئەگەر عاشقی کۆنی شت بێ لە عاشقەوە سیخۆر لە سیخۆریش عاشق دروست نابێ ئێمە وانێمە وەرنەگرت فەرماندانگین کاری پێێتە تۆفیقە تۆش دەتوانی بڕۆی کاکە و جارە بەتەنیا نیت ئەم جارە بە هیچ شێوەیەک بەجێ ناهێڵین تۆش هەستەوە فەرماندانگین دەتبینێ دەزانی چی لە فەرماندە سەرکان کردو تا سزا بدەین چوار بڕبڕی شکاوە چاوێکی تەقیوە تووشی خێمبەربوونی داخلی بووە چەند پەنجەیەکی شکاوە بەڵام سکاڵای نەکرد کە پێی وتم تۆ عەمەری یەخەیم کرد بە شەیە گوتی نەکەی کوڕە نەکەی چیت پێوت چەند ناوێکم پێوت ئەو کەسانەی تا گیانیان دەرچوو بەچی سەپەرتەقاڵەکەی لێی داون ناوی ئەو کەسانەی بە هەڵە بەری داون هەموویانم کۆ کردەوە پێم وت هەردە دۆزنەوە هەڕەشە لێ کرد دانی پێدا دێنی کەس نییە ئەو بدۆزێتەوە چونکە کەسانی وەک ئەو مرۆڤ دەکەنە خۆڵی سەر عارس ئاوا دەیان تۆقێنن جارێشتر نەبێرن بێنەوە بەرامبەریان مەڵێ نازانم هەر کە فەرماندە سەرکان هاتە ئەم ژوورە ئامێری تۆمارکردن دادەخرێت دەوری ئەوانەی وەک ئەو نەماوە من وەک ئەو نیم بەڕای منی جوانی بەڵام لە دەستی ئەوانی واز لەمە بێنە بابینە سەر تۆ بۆ خۆت دەزانی داواکردنی مۆری 500% پێویستە ها بۆ خۆت دەزانی بۆ ئاشکراکردنی تاوانباران پێویستان بە زیاتریش هەیە بەڵام تۆ نەکۆڵی دەکەی خۆت لە جێلی دەدەیت و دەڵی ڕێسای تۆ هەڵەیە هەروەها دەڵی نەهاقی دەکەن تۆ پیاوکوژی عومەر دانی پێدا بێنە ڕووی ڕاستەقینە نیشاندا هاوڕێ من ناڵی عومەر سەیرێەوە ڕێکەوتە دواتر بۆ مایەک بووم بە هاوبەش گەنجایەتی عومەر و عاشقەکەی گەر نەهێنیەک لە تۆ نەبێت چۆن ئەو کتێبە مێردە بە ئاسانی عاشقی تۆ بوو خێرە ئێستا عەلی گازگر لەگەڵ جنابتان کار دەکا ئەمەش پیاوی تۆ بووە لە پێکدادانێک کوژراوە ئێران کەرەچا کوڕی ئەو پاسەوانەی کە عومەر وەچار کاتی دزیەکە کوشتی خۆی کوشت بە گولەش لەسەر ئێمەیاندا کوشتیان ئۆتۆمۆبیلیش لەمەیدا بیخەوە شوێنی خۆی ئای کەچی ها خەڵک لە دەوری تۆ مردوون هەمووشیان پەیوەندیەکیان بە عومەرەوە هەبووە ئەمەش ڕێکەوتە تۆ دزیەکی گەورەت کردووە ڕووی ڕاستەقینە نیشاندا عومەر تۆ بەکاردێنن چۆنە بنیان دەستکەوت ها چێ بوو خەبەری لێدام ئەوانەی سەرەوە بۆچی ئەوانەوەندە گرنگی بۆ مەسەلەیە دەدەن باشە پێم بڵێ بۆچی هەموو کاتەدای ئەو پایلەوان کە داخراوە اعتراف کە عومەر هەموو شتێک بە ئاسایی نابێ فەرماندەم تۆ پۆلیسێکی دروستی دە لە خۆت بپرسە یعنی ئەم کارە چییە
سەیری ئەم وێنەیەکە وتم سەیریکە دانی پیا بنێ بەس ئەوە ناکە تۆ عومەری دەیسەلمێنم کە تۆ دزیەکت کرد و پاسەوانێکشت کوشت تا ئەم شوێنە دەچم کە بۆی چووی عومەر وتم باگەدارت بکەم ئێمڕۆ لە شوێنەکەی من کۆ دەبینەوە دەزانی بۆچی؟ بەڕاستی؟ باشە کەوایە بە هیوای ماندوو نەبوونتە چی بووە؟ شتێک ڕوودەدا؟ هیچ نییە دوای 20 ساڵ ڕامیزقەرە ئەسکی دەبێتەوە سەرۆکی ڕێکخراوەکەیان بەتەمای چی؟ هیچ ڕۆژێکی گرنگە؟ خراپ ئەی باشە عەلی لەکوێیە چەند ڕۆژێکە نایبینم؟ خۆی ئامادە دەکا لە ماڵەیە ئازاد من لێرە دادەبەزم نا بەرە فورکێ بچڕێمەوە نا لێرە باشترە باو هاوڕێیانە دەبینن ئاشبینەوە تەواو نا لەبەر ئەوە من نییە کەوای بۆچی آخر ئاوە بە ئۆتۆمبیلەوە بچمە ئەوێ ها ینی لەبەر ئەوەی چی بڵێم تەواو حەز دەکەی وەرە نا تەواو ئێستا ئەوها ناوە ئۆتۆمبیلە بتبینن دڕانلوتی بڵند بووە یەکسەر داوای کرێ لێ دەکەن هەزار قسەی ناشرین و تانە لێ دەدەن بەڵام بۆ حساب بۆ قسەی ئەوان بکەین دەی بڕۆ مایکە بێگومان بەڵام حەسودیمان پێ دەبن شتێکت پێ بڵێم جار جار بە خۆشم حەسودی بە خۆمان دەبم بۆستە پێش ڕۆیشتن چۆن دیارم چۆن دیارم زۆر قۆز دەرچوم وانە لەوانەیە ئەو ئاوێنەیە ناشرنم کا دەنا من خۆم تۆ سەیری ئاوێنێکی هەڵەت کردووە من ئاوێنەتم چۆن دیاری؟ ئەو تۆ یا من مێشکم تێکچووە؟ تۆی ئەگەر وابێ زۆر قۆز بوومە؟ دەزانین تۆ کچێکی زۆر عاقڵی؟ هەر قسێک دەکەی بە درێژایی ئەو ڕۆژە بیر لە قسەکەت دەکەمەوە بۆ تەفۆ؟ ئەوە بۆ 3 ڕۆژ ئازادم دەنجی نییە قەت ئەو هەتیوە لە پێشان بەهێزترە من بۆ خۆم بە پێشی ناکەوم با بزانم ئێوە پێشی دەکەون بە بڕیارێکی بێفیزانەوە ڕامیسی برامان دێ و لە شوێنی سەرۆک دادەنیشێ
وەک بڵێ خاڵۆ لە سەرەتاوە بە چەکەوە گرت و چۆکم پێیدا ناو چوومە سەر سینگی و داگیرم کرد بەڵام ئاوا نەبوو برادەرینە بە پێچەوانەوە من ئەو کاتێک کە لەو شارە دەستم بە ژیان کرد یەکسەر بوومە عاشقی ئەم شارە ئەو ژنە ئەو دڵبەرە ئەو ژنە هەزار ڕووە شۆخ و شەنگ و سوودبەخشە ڕۆژێک هەمومان نۆرە بە نۆرە ڕادەماڵێ و فرێمان دەدا نۆرەی من هات و فڕێدا من نۆرەی خۆم بەڕێکە هەر بۆیە من لێرە دانیشتومە و بە ئەزبوونەکەم یەک دوو قسە دەکەم بەڵام من لەگەڵ ئەو ژنە سەما ناکەم برادەرینە مەسەلەکە ئەوەیە کە ئێمە بۆ چۆک پێدادانی ئەم شارە ئەم ژنە پێویستمان بە قارەمانێکە قاینا بالە دەرەوە من پێست بەستین و بە پۆزۆ بسوڕێنەوە با بە خۆشمان بڵێن پیاوی کات بەڵام لێرە لە نێوان خۆماندا ئیتر ئامانجێکمان هەیە کە کاری بۆ دەکەین کێ هەم لە ئیزنی خاڵۆ دەردەچێ هەم ئەو کارێک کە کردومانە گەورەی دەکا بۆ نمونە تۆ ئەزەل خۆت ئامادەی لەگەڵ تلیاک فرۆشەکانی سەر شەقام قسە بکەی ئەو شتە دەکەی ئەگەر ئێمە کاری خۆمان باشی بکەین ئەو تلیاک فرۆشە لە سەر شەقامە ناوەستەکە ئێمەی لێیە دەوەستێ براکەم دەوەستێ چونکە ئەو کارەی کە ئێمە کردومانە ئەوەیە بۆ نمونە تۆ دەچێت لای کازاخستانیەکان سەرچاوە چەکێنانە لێوەرگری بۆ ئەمە تۆ ئامادە شەڕ بکەی ئەزەل کاری ئێمە بەس چەکنی عەلی کاری ئێمە قومارە بەڵام من هەموو شتانم کردووە کە بەهۆیەوە پۆست لێ دەدام ئەگەر سەودا بە چەک نەکەی تۆ ئەوانە لە ڕێگادا ببینی دایان ناسیەوە ئەزەل هەموو سەرسەرێکی سەر شەقام دەیان ناسێ ئەوەتە کارەکە لێرەدایە برادەرینە ئیتر من ئەو سەرسەریەی سەر شەقامە خاڵۆ جوان قسەم کرد وەک شاعیر ترسناکانە کاریگەری هەبوو بەڵام من عاشق تەڕەماش ئەستەمبۆڵ نیم کە شارەزای ئیستانبۆڵ بووم بۆ پیاوێکی سەر شەقامی وەکو من ئیستانبۆڵ زیاتر نییە بۆم بەڵێ من عاشقی کچێکم بەڵام ئەو کچە ئیستانبۆڵ بە عەرز دادەی تۆ چۆن بووی ئێستا منیش خاڵۆ ئەو سای تۆم بۆ سوێن بەخوا دەخۆم لە تەنیش تۆدا بنیشم و من ئەو شارە ئاوەتا هەر بژی گازگرت هەر بژی گازگرت برادەرینە بیر دەکەمەوە با بیرێکی لێ بکەمەوە دوای ئەوە هەندێ ڕاستپاردە لە بنەوە گوێبیستە بن بەڵام پێش وەخت با لەسەر شەرەفی ئەو ئیستانبولە جوانە بخۆینەوە ئێمە زۆر ئازاردا شەرمین بەڵام لە هەمومان زیاتر تۆفیق ئێمە زۆر ئازاردا دەزانی بۆ تۆمان هێناوەتە ئێرە هەمومان خستەمە ترسیەوە چەندین جار ئێمەت فرۆشت بۆیە ئەو بڕیار دەوێت بە قسەی هەمومان بێ دوا قسەشی منە بەڵام هەر کەسە مافی قسەیەکی هەیە ئازاد لێرە لەگەڵ تۆرگە گڕانێمان دەکرد کۆکتێلمان دەخوارد و قسەمان بۆ یەکتر دەکرد ئەی تۆ هاوڕێی من نەبووی؟ هاوڕێت بووم تۆ هاوڕێی من نەبووی؟ نەبوو من باش دەزانم بێ خێزانی و بێکەسی چۆن هەستێکە شەرمین بەڕای من تۆ خیانەتت لە خێزانەکەی خۆت کرد هەر شتێکت بەسەر بێ شایەنتە عالی شەمۆ پێش هەموو کەس من تێگەیشتم تۆ چی وانە کچێ تۆ بووی بە فرۆشیاری ئێمە وانە
یان نا وایە وام تۆ ئەو مرۆڤە سپڵەیە کە ئەو کوڕە خۆشی دەویستی ئەو کوڕە فریشتەیە وێڕای ئەوەش هەستای خیانەت لەوە و لە هەمووشمان کرد وانی؟ وایە ئەو پیاوە بەڕاستی تۆی بە عاشقی خۆی زانی دەیکەواتە ئێستا پێی بڵێ لە جێ عەشق من پیسایی دڵی تۆ بووم بڵێ ئێستا ڕاستەکەی پێ دەڵێ یان نا دەی ڕاستەکە بە براکەم بڵێ تۆفیق من شایانی تۆ نیم بەس نییە تۆفیق من بڵێ تەواو عەلی بەسە بەس نییە ئەو شنە پیسە چۆتە خوێنی براکەمەوە بەس نییە دەبێ ڕاستەکە بڵێ کاکە عەلی داوای بەسەیی لە من مەکە ئێستا تەفۆ داوای بەسەیی لێ دەکا پێی بدا تۆ دەتوانی بەسەیی خۆت بە تەفۆ ببەخشی بەوەی واسی لێبێنی بەوەی ئازادی بکەی دەبێ وا بیڵێ کە ئەو لە بیرت بکە بیڵێ تەواو تۆفیق من درم لەگەڵت کرد هەمووی یاری بوو هەمووی پیلان و ساختە بوو هەرچێکم پێوت بێ هەمووی درۆ بوو تۆفیق من هیچ تۆم خۆش نەویستووە دڵت داکەوت ئێستا لەبەرەی تۆ بڕیارێک دەدەین دەزانی ئەومانە چێوانە؟ کارێکی ڕاستمان کرد ڕۆژی هەڵبژاردن نزیکە دەتوانی هەموو کاتەوە بڕیار بدەی ئەزەل نازانم کاکە من دەیدە بڕیاری لەوە خراپتر دەدەم دواتر دەسمەوە ماڵێ بە ئاسوودەیی دەخەوم عەلی بادە لەکوێی بێن بۆلات هیچ تەنها حەزم کرد ببینم زۆر باشە کەوایە ڕاکە بادا ئۆی ساڵ تەمام 25 ساڵ کۆلێژ هونەرە جوانەکان بەشی پێکرداشی لە باڕەکەی ئەرزاندا وەکو پێشکەشکاری خواردنەوەکان کار دەکات یانی هیچ کەسێک نییە یەکێکە لە مرۆڤە ئاساییەکان تۆ ناتوانێت ئەزەل لە بیر من بیتەوە جەنگیز
ناونیشانێک شتێکی هەیە؟ چی لەمانە دەکەی؟ بۆ گەڕانەوەی جانتە؟ یاخود بۆ گەڕانەوەی ئەزەل؟ بۆ دەرێ تۆفیق بۆ دەرێ بڕۆ بڕادەی لێ بوەسڵە درۆم کرد بە درۆوتم تۆم خۆش ناوێت دەترسان درۆم کرد من تۆم زۆر خۆش دەوێت تۆفیق تۆ مەیکە تۆ من مەکوژە چونکە لەبەر من نا لەبەر خۆت چونکە تۆ ناتوانی بژی ئەگەر من بکوژی وەکەوە وایە خۆت کوشت بێ لەبەرەوە تۆ مەیکە تۆ مەیکە لی گەرە من خۆم بیکەم بێنە بێنە سوێن دەخۆم بۆ خۆم دەیکەم بێنە دەیکەم بێنە تۆفیق 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 پێت نەکرا دیسان پێت نەکرا تەفۆکەی من ئاوا بڕیاریاندا نەتکوژن بتهێڵنەوە هیچی تر نەیەوە لامان تۆ وات لێکردن وانیە تۆ وانت ڕازی کردووە دیسان خۆت خستە ناوە ڕاستەوە وانیە تۆ ڕازیت کردن نەخێر قارەمانەکەی من نەموت هەمویان ماوەیان پێدای ئەژەل وتی بانەی کوژی لەبەر خاتری تەفۆ ئازاد وتی بانەی کوژی عەلی وتی بانەی کوژی بەڵام من وتم هەبی کوژی نەخێر تەنها من وتم هەبی کوژی گەر یەک قسەی تر بکەی ئەوەی وتومە دەیکەم تەواو تەواو تەفۆ تەواو تەواو شێرەکەی من دەستت خۆش بێ ئێ خواحافیز بۆچی خۆت پاڵاوتووە کاتە دوو کەس بڕیارێکی لەو شوێ دەدەن پێویستە پرس بە یەکتری بکەن عەلی من لەو شوێنانە ناوەستم من پشت لەو شتانە دەکەم دەوەش بزانم منیش هەموو کات ڕوو لەو شتانە دەکەم چی؟ ئەو تۆ چی دەڵێ ها؟ تۆ دەتەوە وەکو باوکمت لێبێ؟ من هەر خۆم وەکو باوکتم ها دەبیتە ڕامیسی بچووک پیاو دەکوژی خۆت بەسەر خەڵکی بەرز دەکەیتەوە یانی ئەوە ژیانی تۆیە ئەوە ژیانی ئێمەیە پرست کردووە؟ پرست کردووە بزانی دەمەوێ؟
دەتەوێ نامەوێ ئازاد دوای سێ ڕۆژتر من دەچمە بەرزترین لووتکە جگە لەوێش بۆ وەستان هیچ شوێنێشترم نییە زۆریش هەیە ئازاد هەیە ئەوە تا هەیە دەبێ لای من بۆستی من ناوەستم ئەوە تۆی دەبێت لای من بۆستی چەکی شەڵ دەگرم یاسای خۆم دادەنێم دەچمە بەرزترین لووتکە دەبمە باوکی جیهان ئەو جیهانە سەراو ژێر دەکەم وە تۆش دەبێت ڕێک لە تەنیشتم بۆستی نامەوێ دەتەوێت وەکو هەنجوین دەتەوێت هەموو کەس لە بەرامبەرمان چاوی شۆر بێ پۆلیس مافیا دەوڵەمەندەکان دەتەوێت هەمویان تەفرد و ناکەم تۆ دەتەوێت ڕێک من ئاوا بم دەتەوێت من ئاوا بتگیرم لەبەرەوە منت هەڵبژاردووە نەخێر بۆیە هەڵبژاردم تا لەو شوێنە پارکەوم هەستمەوە بۆیە هەڵبژاردم چونکە دەتوانم دەستم پیسکەم لەبەرەوە منە هۆم تۆ بۆیە هەڵبژاردم بیگرەوە پیسی دەکەم بیگرە ها پیسی دەکەم ها خاڵۆ هەستایەوە سەر پێ ئیتر کەس ناتوانێت دووبارە من بخاتەوە سەرەوە جێگایە چی دەڵێ تاوڵە بێنین و زارەکان باوین ئەزەل لە خوارەوە چاوەڕێ دەکا با چاوەڕێ نەکە با بڕوات تۆ لەگەڵ خەڵۆ بمێنەوە پەیامەکەم تێگەیشت ئەوە خۆم شۆش کردو هاتین دەی باشە من بۆچی بمێنمەوە کە لە بەندیخانە بووین دەزانی چۆن دڵنەوەی خۆمان دەکردەوە لە ڕۆژنامەکان وێنەی جادە و کۆڵانەکانمان لێ دەکردەوە سیرمان دەکرد چی گۆڕاوە و چی زیاد بووە خراپترین لایانی لە بەندیخانە بوون ئەوەیە لە هەموو گۆڕانکارەکاندا دەبڕێ و پوشی شۆک دەبی کە دەیتە دەرەوە باسی جادە و کۆڵانەکان بکە بۆ خاڵ وەک هاوڕێی خۆت قسمەتی بکە لە تۆ پیاوە چەندە خۆش دەوێ دەکرێ بێم خاڵۆ لە باخچەکە کەمێ پیاسە بکەین باشە دەی تا شۆرباکە تەواو نەکەی قسە ناکەین ئەلی حەز دەکەی با ئێوارە یەکتی ببین باشە باوکە دەبێ و شۆربایە بخۆیت زۆر جوان دەرچووە ئێمە دەردەچین عەلی باوکە تا دێینەوە شۆربایە دەبێت تەواو کرد بێ دواتر لەگەڵی ڕێکەوە باشە ڕێک نەکەوتین بەڵام با بڵێن ڕێککەوتین بچم باشە کچم بۆ خاتری من ئازاد باسی کرد دەتەوێت دەربارەی کەنعان لەگەڵ ڕامیز قسە بکەیت لەبەر ئەوەی خاڵۆ تەواو دەیناسێ بە هەر حاڵ گرنگ نییە باش دەیناسێ ئەوانەی باش دەیناسن تەنها ڕامیز نییە دەتەوێت چی بزانی؟ هەموو شتێک دەمەوێت بزانم ئەو چۆن پیاوێکە کەنان بەڕوخسار گەنجێکی سەرنجڕاکێش و بەزەوق و بەڵام چەند زیاتر بیناسی
لە شتێکی تێدەگەی چۆن بیڵێم لە زەوقە پیسەکانی کەنعان تێدەگەی بە فێڵێکی بچوو هەر کاتە بیوێ دەتوانێت تۆش بکاتە هاوبەشی زەوقە پیسەکانی. پیاوە کاتی نانی بەدوو ئاوێنە یەڵە کەمێ سپۆرت بوو ئێستا پەرپوتێ بەیەک ئاوێنە چۆ سپۆر دەبێت تۆ ئاوا دەڵێ بەڵام شتێکیش هەیە ئەو پیاوە پێشەوەی ژم بێنێ بە یەک ئاوێنە خۆی دەڕازاندەوە بەڵام ئێستا بەدوو ئاوێنە ئینجا و پەرپوتێ لێ دەرچووە فرود خۆش بێت سێری من دەکاتن وەکو تۆ ئەوە پەرپوت نی بکە کەس قسان بۆ نەکا ئەوە سێری چی دەکەی بچکۆل هیچ خۆ جوانەکەت نییەوە لە خەڵکی دەکات سەیرتکەن لەبەر بێسەر و بەریە خەڵکی سەیرت دەکەن کاکە ڕاکە خاتون نەرمی شتێکی بەسەراتوە با پێت بڵێم دەزانم مەناقت لە پووری منداوە منیش زۆر گەڕاوم بەس با پورت بەڵام نەمدۆزیەوە چی بکەم سینۆ نیو لەوانەیە تووشی گەشتکێکە ئێدا چ دەبێ دەرمانی بۆ دەنووسم چاک دەبێتەوە دوای 3-4 ڕۆژ هەڵدەستێتەوە سەر پێ 3-4 ڕۆژ خراپ سەرمای بووە خواب بکە ئاواز و هەستێتەوە کاکە بۆ تێکچووی داوەتێکی تایبەتیم کردووە حاکمەکانم داوەت کردووە پێویستە جەوێکی خۆش دروستکەین تاوەکو ئەو کارێکە تێکەوتون زۆر نەخایەنێ ئێمەش خۆشی دەکەین هایچی ڕامیز بەیانی کە ئەوان دێن چێ دێتە سەر شانۆ سەلما با سەلما بێینە سەر شانۆ کاک سەعید یانی ئەو بێنن سعید ئەتەوێ بە قسەی مناڵێکی دەمڕوتی ئاوا کچەت چیمە لە شوێنی من دێنیتە سەر شانۆ سێریکی من و ئەوکە تەنانەت بۆ حاڵشمەوە توانم زۆر باشتر گۆرانی بڵێم لە چاو ئەو کچەت چیوە ڕاستە سەلما بێئەزموونە هەموو خەڵکی خولیای دەنگی سەلمان کاک سەعید لە ڕۆژنامەیەکیشدا نووسراوەکە سەلما هونەرمەندی گەورەی داهاتووە بەڵام هێشتا و مناڵە کاک سەعید با کەس هەڵە تێنەگا خاتون نەرمینیش دەنگی خۆشە بێگومان بەڵام سەلما بچووک نییە گەنجە 10 ساڵ لە خاتون نەرمین گەنجترە واتە دەقەت جۆش و خرۆشی زیاتر دەبێت لەسەر شانۆ حاکمەکان مێشکیان بە کۆبوونەوە داواکاریەکان ماندوو بێتاقەتە حەزیان بە بینینی شتێکی زیندوو پرجۆشە مادام بە تایبەت داوەتکردوون پێکەوایە بە جەوێکی تایبەتیان بۆ دروستکەین شوێنێکی ئاوا گەنجانە و پرجۆش و خرۆش ڕاستەکە ڕێکخستن ئایدی تۆیە شتێ بکە بزانم باو سەلماش تاقی بکەینەوە من دەچم بە کچە تیمەکە دەڵێم بۆچی وەک مرۆڤی ئاسایی بە فڕۆکە نەڕۆیشتین؟ ئیزعاجە هەموو شتێک بۆ تۆک لە عاپە وایە وانە؟ هیچ بربەستێک لێ بەردەمتان نییە؟ ڕەن نییە گیانە ئیلا هەر دەبێ ببێ چییە؟ نازانم هێشتا پێی نەگەیشتوم ئەی لێی پەشیمان بوویتەوە؟ ئەو شتێک کە پێی دەڵێن ویجدان فێڵەکە لە خۆمانی دەکەین ئەیشان ئێمە دەزانین چیمان دەوێت بەڵام کاتێ بەویستی خۆمان گەیشتن دڵمان گومان لە ویستە دەکا وامان لێ دەکا پەشیمان بینەوە دەزانیم بە هەوپارێ چیم کڕی سەربەستیم ئەو یاریە ویستم ئەوم کڕی و بەهۆیەوە توانیم یاری بکەم توانای مرۆڤ بوونم کڕی مرۆڤایەتی شتێکی ئاوایە؟ ترساوی بە جۆش و خرۆش بوویت مەراقت کردووە؟ کەنعان بەقەدەر تۆ پارەم نییە
بەڵام ئەو سەربەستێت و باسی دەکەی من لە تەمەنی 15 ساڵدا لە ژوورێکی پیسی ئوتێلدا بەدەستم هێنا منت ڕازی کردووە منت ڕاکێشاوتە لای خۆت قەت ئاوە بیر لە من مەکەرەوە باسی ئەوە بۆ من مەکە چیت پێ دەکرێت ئەگەر دەتوانی پێشانی بدە کاپتان ڕۆتان دەیگۆڕین بەرەو ژمارە 4 بێ زەحمەت ژمارە 4 مانای چییە؟ هەروەها گەر بکرێ کە دابەزین ئەم کاغەزە بگەیتە دەستی جەنگیز خراپ نییە ئەزەل ئەرە تۆ چیت بەسەر هاتووە؟ تۆ هەمیشە قسەی عەقلانیت پێخۆش بووە بۆ ئێستا گوێ ناگری؟ هەمان شتمان ناوێ عەلی های تۆ چیت دەوێ؟ یەکەم جار یوسف دواتر کایە دواتر کەنعان بەم شێوەیە من ئەوام دەوێ تۆ وا دەزانەگەرە ژمێری ئیتر پێویست بە ئامۆژگاری و پیرە پیاوانە نابێ؟ هیچ نەبێ وا پیشامە دەکە تۆ ناتەوێ؟ چەندی ساڵەوات کردووە ئێستا ژواب کە براکەم یاری بکە ئەوە ڕامیس بڕ ئەشمان بکۆ لە قسەکەی قسەکانی من هیچ نرخێکیان نییە ئەزەل بیرۆکەکانم هیچ بەهایەتیان لات نییە کوڕەتیت پێ بڵێم یاری بکەم نا ڕاستی بڵێ بەڵێ من بیرۆکەی خۆم لە بیرۆکەی هەموو تا بێ باشترە چونکە من باشترە و جۆرەشتانە بیر دەکەمەوە ئەمە ڕاستەکەیە باشەی هاوڕێتێکەمان لە شوێ کاکە ئەی عەلی کاکت نەبوو و کاکە بۆ کوێ چوو دەمەوێت تەواو بێ تۆ زای من لە چاوەکانی تۆدا چی دەبینم حەز دەبینم حەزێکی وەکو ئەوان پیاوێک دەبینم کە دەیەوێت بێتە ڕێبواری هەمان ڕێگا هەستا ئەزەل هەستا من لەو ڕۆژەوەی لەدایک بووم ڕێبواری ئەو ڕێگایەم ئەو ڕۆژێک کە باوکت تۆی بە قورئانی پیرۆز ئاشنا کرد مامە منی بە تۆپلی و دەمانچە و شتانە ئاشنا کرد کەوایە بڕۆ بۆ خۆت لە شوێنێشتری یاری بکە کوڕا 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 وام لێ مەکە بڵێم تۆڵە و مۆڵە و شتانە هەم کراوەتە برە تۆ بۆ چۆن دەخۆ بەرستی ها خۆت من قسە ناو کارەوە ئێستا من بۆ لێرەم ها شەرم هەڵگرم لە دەست خۆ بەرستی تۆ من خۆ بەرستم کوڕا هەی بیاکی مات چیت لە من نەکرد شۆڕە ئێوە هێشتا من لە ڕێگەی بیشایڕە دەکەم تا ئێوە هێشتم بەسەر نەیە ئەزەل هەموو شتێک هەر تۆڵەی تۆ نییە هەموو کەسێک هەر پیاوی تۆ نییە ئێمەش لێرەی ئێمەشتی جیاوازترمان دەوێت جیاوازتر لەوەی کە تۆ بۆ ئێمە دەوێت ها یانێ دەتەوێت وەکو ئەوان بی دەتەوێت وەکو یوسف بی ڕاستە کرا دەتەوێت وەکو ڕامیز بی بەڵێ دەمەوێ بەڵێ دەمەوێت وەکو ئەو بم دەمەوێت کوڕا قسەیەک هەیە دەتەوێت وەکو هەشتا شەڕایان دەبێت کە ئێستا پشتێن بە دیوارەوە ناوە ها دەتەوێت لەو کەسانە بی کە خۆشەویستانیان دەکەنە بەترچێوە لەو کەسانە بۆ بەرژەوەنی تایبەتی خۆم کەسم خۆش نەوێ ئەوانە قسەی من نین کوڕە ئەزان کوڕە تۆ ناوێت شەی ڕووی قسەکە بکەی نەوەک لە ناوچەوانی دۆستێکی لە بەسەر بێ ئەوە حاڵەتی دای تۆ ئەزان ها ئافرین براکەم پیسایەکی باشت خوارد ئێوە چی دەم دەکرد لێرە من لیستی شتومەکە نوقسانەکانی مەتبەخم هێنا تاوەکو بچمە بازار بیان کڕم هەر تەواو نەبوو با بچینە ژوورێ تەواویکەین وەرە با من بتگێنم بۆ خۆم لە سماولا
سەریکە بەڵکو لێی تێ بگەی. خێرە کاکە عەلی چی هەڵەیەکی کردووە؟ تۆ لەگەڵ خەزەبی خوا هەوڵ دەدەی چی دەبێتتر؟ خاڵەوتی ئەزەل ڕازیکە. ها خاڵۆ ئەزەل لێک زیابوونەتەوە کەس ناتۆ. ببورە کاگەلی بەڵام وازە لە ڕازیکردنی ئەزەل بێنە. تەفۆ ئێوایە دەزانم بۆ ئێوا دەڵێم ئەزەل و ڕامیز کڕووباوکن پچێ نێوانیان بۆی کار بکە ئەزەل شێت دەکا خاڵۆش بۆ خۆی پاککەوتەیە. گوناحە کوڕم پەکەتە چی حاڵی چی؟ تۆ بە بەڵام تۆ جۆ بگرە کارکردن لەگەڵ خاڵۆ زەحمەتە مێشکی ئەو جیاواز کار دەکا بە تۆدا خواردنێکی بۆ ئەزەل نردووە. ئەزەل و خواردنە ناخوا تفی تێ دەکا. ئێستا تۆ بەتەمای چی؟ ها؟ تێگەیشتم و برایەوە باش لەگەڵ سیخڕۆکە سەرگیری دەکەم. کاکە عەلی ئەو کەسەی خیانەت بکاتە فۆزارێکی تریش دەیکاتەوە ها دواتر زارێکی تر جارێکی تر و جارێکی تریش. سێری ئەوەکە کاری نییە بە سوورەکردنی تۆفیقی منە. ئەرە تۆ شتێکی ئەو پیاوەت خۆش دەوێ؟ ئەرێوە چیوت خود بۆ مێزانەوە گتون دە پاچان دەکەیەوە؟ ڕنگتان لە بەرنێژ نازام چ شتێکی. ها یعنی خۆشت دێ؟ پرسیارە سەرچیەکە ئەو هەز بەچی دەکا؟ نازانم بەڵام هەمیشە بە دوای تۆ بوو. بەڵام دواتر وتی کە پێشکەمێک شتێکی وت ئەگەر چی ئەو نێوت ئەزەل وتی بۆ پاراستنی ئەو. ئێستا قسەشم لەگەڵ ناکە. چزانم مێشکم تێک چووە. سەیری کە چەند جواندانە بەدانا دێنە ژوورەوە بۆ خۆیان. باڵا تێگەشتی کاک عەلی من بە هۆکارکی شارستانی هاتوومە ئێرە. بوو بە خۆت شارستانیەتت چیت دەوێ؟ سەرسەبەتە چت دەوێ؟ بۆچی باڵا تێگەیشتی؟ من هاتوومە تاوەکو ئەم نامەیە بگەینی بەدەستی خەتۆ ئازاد کاک عەلی. تەواو عەلی هێشتا تێنەگەیشتی من بۆ خۆم کێشەی خۆم چارەسەر دەکەم پێویست بەوە ناکە کەس بم پارێزێ. ببوورە خانمە بچکۆڵە کەنعام بەک تکات لێ دەکا ئەو نامەیە بگەینی تە دەستی خاتو سلما. دایکم دەکرێت دانەیەکمان لەمە بدەیتێ؟ زۆر سپاس. پێدەچێ هەمیشە خۆت دەویستی خۆت بکڕی. بۆ خۆم نەیکڕم ئاوا دەمێنمەوە کەسم نییە. دەستخەتەکەت باش ناخوێنرێتەوە ئەمە چی نووسراوە؟ پەنیر تکایە پارچەیەکی بچووکمان لەمە بدەیە؟ ئەی چێ بۆ تۆ پێداویستەکان دەکڕێ؟ وەڵڵا لە ماڵەوە خواردن پێ دروست ناکرێ ژیانی ساڵتیە. زۆر سپاس. ئێمەش ساڵتین بەڵام بۆ خۆمان خواردنی خۆمان دروست دەکەین. باشە ئەگەر لە ماڵەوە بۆ خۆت خواردنی خۆ دروست کەشتێکی تەندروستە ئەیوانە؟ بەڵێ لە دەرەوە لە کوێنان دەخۆی؟ وەڵڵا هەر کوێ ڕێکەوێ شوێنەکار دەبێ. زۆر باشە. هەندێک ئێوارە بەرزی دەڕۆم دواتر کە دێمەوە جەماعەت وازان داخۆچمە چ کارێکم کردووە لە کاتێکدا من چۆم بە پیتزای نەفیس. ئەوێ پێدەزانم خۆشترین پێزای لێیە. کام زۆر؟ سێزار. ئێوارە دەچماوێ پێزایەکی سێزارم لەگەڵ خۆت بۆ بێنە. باش ئەمڕۆ دەوامم بەیانیانە. ڕاستە ئێوارە بە ئیساحەت لەگەڵ کچەکان دەیخۆین
ئەوە کەوایە با بۆ تۆش پێداویستی بکرێن ها باش جەوێکی خۆشە ها مردم لە چاوەڕوانیدا کار پەیوەندی پێوە بکە حەز دەکەی شتێک بڵێ؟ لەبارەی چی؟ ئاخ لە دەستۆ هیچ با بە هیچ. خێرە ئەو مشەوشێ چییە ها؟ کە ئەدەناسی وانە پیاوی کەنعان سەرێکی لێماندا. هاتبوو کۆکتەلێکتان لەگەڵ بخاتەوە؟ نەخێر ئەو نامەی هێناوە. دەبێنە؟ بۆ تۆ ناباوکە کەنان بۆ دایکمی ناردووە. شەو شتی وان نییە دەیەوێت چای بەدایکی ئەو کچە بکەیە کە هەوڵیدا قسەکەی بکوژێ من بچمە و حەیوانە ببینم ناکچم نا تۆ ناچی چونکە دایکت دەچێ چی؟ وەڵا هەرەوە مابوو یعنی تۆ ڕازی چایەن بە یەکتر بکەوێ؟ نا دایکت ڕازیە چاویان بە یەکتر بکەوێ ئەو جارە تێگەیشتم چونکە کچم من ئەو نیگایی وا لە ناوچاوی دایکت دروست بووە پێشتر بینیومە. بۆچی دایکە؟ ئەگەر باسیشی بکەم تێناگەی کچم. شتێکی لە دایکم کرد؟ کەنعان ناتوانێت هیچ شتێک لە دایکت بکات ئەوەیان باش دەزانم. باواش بێ تو هەر ڕێگەی پێمەدا. ئەوەشیان باش دەزانم کچم ئەوەش باش دەزانم چونکە دایکی تۆ سەلما هۆنەلە حیساب بۆ هیچ پیاوێکی دێوەزمە ناکە لە کۆتاییدا ئەو شتە دەکا کە دەیەوێ. دایکی تۆ کچم سەلما هۆنەلە. دەمێ بیر نەکەمەوە بڵم شایانیان بوو. بەڕای تۆ چی دەکا؟ خۆی بە شوێنێکدا کردووە کچە باوکی خۆی کوشتووە. ئەرێ بە دوای داناچی وانە؟ ناچم پێویستە نەچم. ئەیشەن و باوکی سەیری ئەو چیرۆکەکە چیان بەسەر تۆ هێنا بەڵام سیرکە ئەها کچە بەدەستی خۆی باوکی کوشت. ژیانم نی فەوتان دایکم باوکم ئەو هەتیوە برایمی کوشت. ئەوە تا وەک سەی تۆپی فرەماندا ناو پیساییەوە بەڵکو شتێک بگۆڕێ پێویستە بگۆڕێ هەر دەگۆڕێ وردە وردە شتێک دەگۆڕێ. بەو نمونە وەکو چی؟ کورە سوزانم یانی جانم دەوێ بگۆڕێ شتێکی جیاواز بکە دەمەوێت کە بەیانە هەستامەوە تەمبەڵی بکەم. ژیانم بیرکەوتۆ کاکە عەلی شانم نییە؟ های های
ئەی چی ئەی مەسەلەکە کچە و شتانە نییە لە خۆتەوە قسەی بێمە نامەکە بێگومان ژیانی بیرکەوتۆتەوە کوڕم کەوت ژیانم بیرکەوتۆتەوە یەکسەر هەستم بە شتێک کرد قابل لە من تێنەگەم ئەو مانای وای کەوتە داوی کچێکەوە چێە بڕۆ سەربابەتەکەی دیکە یەکێک لە کارمەندەکانمانە چێە لەگەڵ ئازاد نێوانتان چۆنە باش نییە با نەچین سەو بابەتە هاوارکەم بابە ئەو بابەتە مەکەوە شتێک لێ بڵم کاکە عەلی نا ئازاد لە ئەزمەدا ئەو کچە لای خۆمان دۆزیمەوە بە چای خۆم بینیم چەند بە نازی پێ دەکەنین بەڕاستی بێگومان ئازادی ژووتی ئازاد چی وت نازام ناوی دادە بوو ئۆدە بوو چ بوو بادەکرێ سەر کە چۆن لەسەر زمانیەتی ناوی دەڵم کورێ لەسەر زمانی چی شتێکت پێ بڵێم چییە گەیشتین چیت دەوێ؟ هاو باش داوای یارمەتیکی بچووکی لێ دەکەم پێویست بە دڵی ناکە ئێمە مشتری باشین بۆ کارەکەی تۆ بە کورتی بیبڕەوە پێویستە ئیشان بدۆزمەوە دەنگێک لە ناخ مۆدەڵەکان ئەم پێش من دەیدۆزێتەوە من لێرە 50 کار لەسەر و جێلاکم کۆبووتەوە سەرخاڵم بۆی دەڵم گەر تۆ چاوێکت بخەسە ئەسە کەنعان بزانی چی دەکا بەڵکو ئەوە بتوانێت ئیشانیش بدۆزیتەوە دەیکەی؟ ئەلۆ ئەلو تەمووس دەی باسی ئەو عەلی وەزەلە بکە بە شێوەیەک باسی بکەکە دڵم ئەو بخواتەوە بە لە تۆش بێزار نەبم لەم کارەدا سوودبەخشێکی گەورەمان هەیە چییە؟ من ئەوان باش دەناسم ئەو ئەزەل و عەلیە چەندی لێیان بدەی هەر هەڵدەستنەوە گەر بە تەواوی لێیان بدەین ناتوانن هەڵسنەوە گەر بە تەواوی لێیان دەین ئاخر میلێت هەڵدەستێتەوە نازانم ئاگات لێ یان نا دوو کەسی زۆر خۆشەویست نین تۆ کەنعان بەحسی زەلامان بکە ئەوەش ڕێگایەکە بەڵام منیش ڕێگای خۆم هەیە تەنها یەک شتێ بتوانێت عەلی و ئەزەل تێک بدا عەلی ئەزەل لێک بکە بۆم ڕوون بکەوە عەلی بە درێژایی ژیانی هەمیشە دووەم پیا بووە ئێستا گەر دەرفەتێک لە بەرامبەر خۆی ببینە هیچ دوو دڵی ناکە یەکسەر دەیخۆزێتەوە ئەزەل کارەکانی بە جۆرەی ڕێچکەی خۆی دەکا بەڵام گەر عەلی دەستی بخاتنە ئەو کارانەوە ئەو کەستێ نقم دەبێ ئەی ئەوان باشترین هاوڕێ یەکترینین کاک یوسف لە باشترین هاوڕێ باشترین دژمن دەردەچێ باوەڕم پێ بکە حەز دەکەی شتێکی ئاوات هەبێ؟ ئێمە چامان لە شتی زیاترە بازارە ئەو ڕێکەوتن نامێ مۆرکەین ڕامیز کوڕەکانی تۆ دەڵێی ژەهرن نمونونەکانیان تەواون لە بەرەوەیە کاکە خاڵۆ پێویستە نوقستانەکان پڕکەینەوە کارەکە لە یوسف دەستێن بەڵام بەبێ کەنعان چۆن بیکەین چۆن پەیوەندی لەگەڵەوانەی سەرەوە گرنتی بکەین زەحمەتە ئەو پیاوە لەوێ لەگەڵ هەمومان دۆستە وەکو ئێمەی زەمانی کۆن بۆستنێک دەقا باباڵە لێک دەگەیشتنێک ڕوونەدا مەبەستی ئێمە دروستکردنی کۆس بە لەبەردەم کەنعان یوسف بۆ وەرگرتنی ئەو کارە یانەوەتە بۆ خۆمان کارەکە بکەین جیاوازی چییە؟ جیاوازی ئەگەر ژێرەوەی ئەیر هەرکۆڵین گەرمانەوە کارە لەوان بستێنین ئەوە پێویستە هەفتێکی خۆمان بگرین و چاوەڕێ بکەین تێگەیشتم باشە ئەگەر یوسف لەم کارە زەرەر بکە ئەی چێ خازانز دەکە؟ ئەزەل بۆ ئەوەیان چی دەڵێ؟ دوای قسە دەکەین کاکە بۆ ئەمەیان پیلانەکە ئاشکرایە دەبوەستە ڕۆڵە بە ئەو برادەرە قسە بکە بڵێ
دەکرێت زۆر لە یوسف بکەین بەڵام ئەگەر لە دەرەوە بیهێڵینەوە با زۆری لێ بکەین کارمان لەگەڵ بکە وەڵڵە هەرەوە مابوو بۆچی برا ئاواش هێز بەدەست دێنین ئێمەش پارەمان دەست دەکەوێت مەبەستەوەیە وانی عەلی ئێمەش بەهێز دەبین چ خراپێک لەوەدایە ئەو بچکۆڵە ڕاست دەکە کەوتە بەردەڵم خاڵۆ دەڵێم با بیرێک لە قسەکانی عەلی بکەینەوە خوارزە ئەگەر بەیەکەوە بین بەیەکەوە قازانج دەکەین لەگەڵ کەنعان کار دەکەی خوارزە من هەمیشە بیر لە دوو هەنگاوی دواتر دەکەمەوە وانییە وەک ئەوەی کە هەمیشە فێرم کردووی ئەزەل هەر کەسە کاری خۆی دەکا و تشتریش فێر کردم خاڵۆ ئەو کارە کۆتایی بێبێنە کەستم فێر کردووە وەکەوەی قسەمان کرد ڕاشکاوانە بە یارمەتیتان عەلی بڕۆ دوای ئەو کوڕە بکەوە بەشک و هەوڵ دەی ڕازی بکەی ڕازی کە دەی هادەی ئەیشان وەڵام دەوتکە پێویستە لە شوێنێک یەکتری ببینین هەڵەیەکی بچوو کراوە لە لای منیشەوە چۆن بتوانین ئەو گرێ ئەوانی پێکەوە بەستەوە بیکەینەوە یوسف لە منی پرسی منی شوتم باڕای کەنعان بەگە وەرگرین هاتنە گۆڕێ مەسەلەی ئەو دوانە سوودی بۆ کارەکەمان هەیە دواتر هەمان شتمان دەوێتەوە ئەزەلمان پێ بدەن ئەریکان تۆ جێت لەم نا نەخێر گوێت لێ ناگرم یوسف ئەمانە کێشەی تۆن متمانە بە چەنگیز مەکە لەگەڵ نەزم شەڕ مەکە ئەزەلیش دەفروت و ناکە کە دەکرێت دوو دەقە قسە بکەین ئەرەکان تۆ چی دەکەی بۆ خاتری خوا دەڕۆم پێویستە شتێک بۆ کەسە بڵم کە ڕۆیشت نازانم کە دەبۆسە بیکەینەوە ئەزال کورە عەلی ئەزەر شێت بووە دۆزیمەوە یانی کەنعان بیرکان لە ڕاستیدا من دۆزیمەوە دەی ئەوە بابەتەکە نییە ئەزەر پێ لێناوە دەچێت بەرەو ئەمنترین و نهێنیترین شوێنی ئەو پیاوە هەموو نهێنیەکانی ئەو لەوێن بە تەنیا خۆی لەوێنە یانی سێچارێکی وەکو ئەویش لەوێن بەرەو تووڕەکردنی ئەوان دەچین زۆر خێرا دەڕۆین کورە ئەزال بۆ تۆ شێر نەبووی بۆ خۆت با دەزانی دووبارە بەرەو بەهێزترین پیاو دەڕۆی کێوە دەچین بەپێ خۆمان دەچینە دۆزەخ من هەناسەم تەواو شتێک بڵێ کاکە عەلی لە من نا گوێ لە تۆ دەگری باوکە مەڕۆ خۆت بە کوش دەدەی ئەزال دەتەوێت بپەڕیەوە ژوورێ ئەو پیاوە کۆتاییت پێدێنێ ئاخر بۆچی براکەم بۆ هەر نا بەڕاستی پێمان بڵێ بۆ دەچی ئەیشان لەوەیە ئەگەر ئەیشان ئەو کوڕی نەفەوتان بە من مەڵێن عەلی ئەو کوڕە بە کوش دەدا خەریکە دەبورێمەوە لەگەڵ ئەو گۆرانیە باشە مادەمەرە بێکەوە بێڵێین نا ئەوەندە متمانم بە دەنگی خۆم نییە ناگیانە باسی دەنگ ناکەم بۆ مناڵە هەڵەپاسی نەکردووە ئەوەی بکەنی ساڵ
مادەم وایە گەڕا لەسەری بێ گۆرانی یەکەم یەلبوومی داهاتوو مەنا ئێشم دەبێ نابانای ئەلبومەکە ئەیشان بێت من پێش ئەوەی ناوەکەی خۆم بگۆڕم پێویستیم بە ڕخسەت دانی پێدا بنێ بەبێ کەسی خۆشی لێوەرناگری هەموو ئەو شتانی لەو بەری هێڵەکەیە هەموو ئەو شتانە هەرچەند جوانیش بن خۆشی و ڕابواردنەکانتان هەموو ئەو شتانەی کە حەستان لێ کردووە بە تەنیایی چێژی لێوەرناگری دانی پێدا بنێ تێگەشتی دەبێت لەنجە بۆ بکەیت تێگەشتی تۆ لە چ کنارە کاتووی دابەزە لە سەشانەوە یەک وشەیەتر لە دەمە دێتە دەرەوە سەر و چاوت کرد دەکەم وەرە هێشتا زۆر گەنجی پێش کەمێک تۆزێک دەلەرزی ڕاستە کەمێ دڵم کەوتە لەرزە بەڵامی ناوێ دڵ لەرزیم خەلاوە بەڵام باش خۆت گرتەوە بەم زوانە دەبێ هونەرمەندێکی گەورە زوو خۆت ئامادەکە خۆت ئامادەکە زۆر سپاس خۆ من هیچم نەکردووە هەمووی بۆ خۆت کردت تۆ سەرکەوتی تۆ نەبووای نەدەکەوتم گەر ئەو پیاوت فێرەندا بایە دەرەوە هەموو شتێک تێک دەچوو سپاست دەکەم ئەفەندێک لە دەرۆ چاوەڕێتە میوانی تۆیە هەموو میوانەکانم لێرن کێیە؟ ئەجەل بەیرەکتار Ve sağ çıkabilmek senin iklimlerinden بێتەلەکەی پێ بدەن من زۆر لەو دیمەنانە بێزار بوومە ئەزەل تو هێشتا بێزار نەبووی پیرۆزبایی لێ دەکەم شوێنەکەمت دۆزیەوە بۆچی نایدە ژوورەوە ناتوانی بیتە ژوورەوە چونکە ئێوە لە خوارەوەن چونکە ئێوە لە دەرەوەن دیوارێکی ئاوها لە نێوانماندا هەیە گەر بشتانەوێ ناتوانن بێنە ژوورێ گەروانیە فەرم و هەنگاوێک باوێنە ناو دنیای من مەترسن وەرنە ژوورێ نایەتە ژوورێ چونکە ناوێری ئەیشان لەوەیە
دەبوو ئەس بە ئۆتۆمبێڵەکە بوەستێنەی ئۆتۆمبێڵەکە بوەستێنە گەیشتینە شوێنی وەستانی تۆ شتێک کاتە عەقلیان بێڵێ من دەڕۆم کاکە عەلی ئەوە چ حاڵێکی هەیە با بیبینێ ها باش کەسێکم لەلایە پێویست بە ناوەکەی ناکە حاکمی ئەو بابەتەیە هەندێک زانیاریم لێ وەرگرتووە پێتان دەدەم باو مناڵە بڵێ بچێتە ئەوێ پێی بڵێ خاڵۆ بە من دەڵێ با بچێتە ئەوێ باو مناڵە بڵێ کەنعان پیلانی هەموو شتێکی داناوە هەموو شتێکی 4 بە 4 کردووە پێدە بگرێ خاڵۆ بۆ خۆت پێی بڵێ پێی بڵێ باپەلە نەکە ڕێگایەک هەیە ئەوە دەڵێ ڕێگایەک هەیە ڕێگایەکی هەیە چونکە لای ئەو جۆرە پیاوانە ڕاستی مەسەلەکە لەچونە ژوورەوەی تۆدا نییە ڕاستی مەسەلەکە لە نەهاتنە دەرەوەی ئەواندایە ڕاستی مەسەلەکە چییە؟ نەهاتنە دەرەوەی ئەوانە بیستت کوارزە مەسەلە لەسەرەوە بوون نییە چونکە تۆ لەو کەسانەی کە لەسەرەوە بەڵام بەو ڕادەیە سەربەست نیکە بێری لێ دەکەیتەوە ڕاستە لە نێوانماندا دیوارێک هەیە چونکە تۆ لە ژوورەوە دەرگان لەسەر خۆت کلیداوە هەرێ ژوورەوە زۆر تاریک نییە کەنعان تۆ خۆ لە ژوورەوە ناوە چونکە ئێمە زۆری تۆ کەمی نابێ لێرە نابێ ئەویش خۆی ئەمە باش دەزانێت کە لێرە نابێ تۆ لەم کۆریتە بچووکەت بەهێزی بەڵام لە دەوروبەرت لە هەموو شوێنێک ئێمە بەهێزی وا بزانم کەسێک بانجی پۆلیسی کردووە میوانەکان بەڕێکە دیوارێک هەیە کەنعان لێ تێپەڕبوونی مەحاڵە بەڵام من لە هاتە ژوورەوە ناترسم دانی پێدا بکەیت تۆ لە هاتەن دەرەوە دەترسی